بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لە بارەی ناکۆچەکانی نێو چوارچێوەی هەمانگی بە تایبەت لەسەر ئەوەی کە سوودانی بڕیاری داوە کۆتایی بەتەواوی ئەرکی پۆستانە بێنن کە بە وەکالەت بۆ ڕێوەبرێن لەو پێیکە لە عێراقا پۆستێکی زۆر هەیە بە وەکالەت بەڕێوە دەبێن هەندێک لە شارەزانیش دەڵێن ڕێگە خۆشکەرە بۆ گەندەڵی ئەمە قسە باسی زیاترەکەین لەسەر پرسە لەگەڵ بەڕێز ئەحمەد ئەبیاز کتێبێژی هاوپەیمانی ئۆپۆزیسیۆنی نیشتیمانی کە لە واشنتنەوە لەگەڵمان دەرە بەڕێز ئەحمەد ئەبیاز ساڵتان لەبێتۆم کاتتان باش. برێز ئەحمەد سپاس بۆ بێ دەرفەتێ وەکی ئەفکارێ من کومارژی گوتی مژارە پۆستان دەما لە عێراقێ بەحثێ پۆستان بە نیقاشên گەرم تێ نەکردن بێگومان چارچوبەیە هەڤبەندیە دا کوشکومێکە ئالیên شیعەیên جودا پێک تێ دەما ku mijar dikeyt mijara postan û lêvekirina postan bêguman nîqaşeke germ dirûz dibe û nakûkî û yawan pêtir zextir dibe. Tu vêkê bi çi vegerînî gelo? سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵەکەتان لە ڕاستیدا ئەوەی کە ناودامدرێت بە چوارچەوەی هەمانگی بەڕاستی پێکاتێکی دووبارەیە دوای ساڵی 2023 سەرەتا ئێتلافی نیشتیمانی و ئاوپەیمانی نیشتیمانی دوایینیان چوارچەوەی هەماهەنگی کە پێکێنراوە بەڵام ئەم جارە جیاوازە چونکە هێزە میلیشەکان هەژمویان بەسەردا زاڵە ئەوان ناسراون کە چێن ئەوانە هیچ بنەمایەکی نیشتیمانیە بەڵکو و پەیوەندیان بە پاسداران و ئێرانەوە هەیە ئەمە زۆر شتێکی زۆر ڕوون ئاشکرا لێرەش لە واشنتن ئەم لایەنانە ئەمانە بەڕاستی گرنگی بە بەرژەوەندەکانی گەلی عێراق نادەن گرنگی بە بەرژەوەندی خەڵکو و وڵات نادەن ئەمڕۆ ئەم ناکۆچیە زەق بۆتەوە دوای ئەوەی کەەوە ئەم هاوپەیمانەتیە لەسەر پاشماوەی پرۆسی سیاسی و هەڵبژاردنەکان پێکات چونکە دوای ئەوەش کە سەدر کشایەوە لە پرۆسی سیاسی و لە پەرلەماندا بۆیە ڕێگەی پێدان بەڕاستی بە چوارچێوەمانجی ئەم هاوپەیمانەتیە بەڕاستی ناکۆچی زۆر قۆڵی هەیە نەک تەنها لەسەر پۆستەکان تەنانەت لەسەر مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ بەرژەوەندیە باڵاکان لەگەڵ ناوچە ئازادکراوەکان لە داعش چۆنیەتی ڕێخستنی پەیوەندیە دەرەکیەکان بەڕاستی ناکۆچی قوڵیان هەیە ئەمڕۆ ئێستا کێشەکان قوڵ بۆتەوە سوودانی دەیەوێت کەوا ئەم جۆرە کێشانە بەڕاستی بە جۆرێکە جۆرەکان چارەسەر بکات دەبینین دەیان پۆستی هەن کە بە وەکالەت بەڕێوە دەبرێن کە بەڕاستی ئەمەنە دابش کراون لە نێوان لایەنە سیاسەکان خۆیاندا کە ئەمانە بەڕاستی نوێنەرایەتی سیاسی شیعە دەکات لە ئەنجومەنی باڵا و حیزبی داعەوە و ئێستاش دەوڵەتی یاسا بە هەمان شێوە ڕوتی حکومەتیش بەڕاستی ئەمانە دووبارە بوونەوەی دەموچاوەکانە دەیانەوێت بەرگری لە پارێزگاری لە پۆستەکان بکەن بە تایبەت پۆستە ئەمنیەکان چونکە پێیان وایە کە پارێزگاریکردن لە پۆستە ئەمنیەکان ئەم پێیان وایە کە ڕێگە پێ دەدەن بە درێژەدان بە دەسەڵاتیان. بەڵێ بەڕێز ئەحمەد ئەبیاز هۆکار چیە لە عێراقدا پۆستێکی زۆر هەیە کە بە وەکالەت بەڕێوە ئەبرێن بۆ ناکرێن بە هەمیشەی بۆ بە وەکالەت پێتان وانی ئەمە ڕێگە خۆشکەرێکە بۆ گەندەڵی بێگومان ئەمە ڕاستێکێ ئەمە ڕاستی گەندەڵیە لە عێراقدا بنەمای گەندەڵیە گەرنا بۆچی پۆستی بە وەکالەتە بێت چونکە بنەمای گەندەڵیە ئەمە حکوومەتی مالیکی داینە پێی وابووکەوە ئەمە دەبێت لە دەست سەرۆکوەزیران دەبێت پلە تایبەتەکان بە گوێرەی دەستور وەزارەتەکان و پۆستە ئەمنیە گرنگەکان ئەوانە پێویست چێ دەبێت دامەزرێنێت دەبێت متمانە لە پەرلەمانە وەربگرێت بەڵام کاتێککە بە وەکالەت دایدەنێت سەر بە سەرۆکوەزیران دەبێت ئەمە کێشەکەیە ئەو کاتە متمانە لە پەرلەمان وەرناگرێت وەکو ئێستانیە کە دەکرێت سەرۆکوەزیران دەیکات دەتوانێت کەسێک لە سەرکار لا بدات بە گوێرە ڕێکەوتنە سیاسەکانەوە هەندێک دەڵێن پەرلەمان لەکوێیە پەرلەمان ئێستا بەڕاستی پەرلەمانێکی لاوازە پەرلەمانی عێراق بۆیە ئەم لایەنە سیاسانە دانەوێت پۆستەکان لە دەست خۆیاندا بهێڵنەوە لەژێر بەرژەوەندی ئەواندا بێت ئەوانەی کە دانەوێت ئەوانش لە ژێر هەژمونی ئەواندا بمێنەوە تەنانەت لە ژێر دەسەڵاتی سەرۆکوەزیرانیشدا کاتێک کە سەرۆکوەزیرانیش لاواز دەبێت ئەم پۆستانش لە هەمان کاتدا خزمەتی چێ دەکەن خزمەتی وەزارەت حزبەکان دەکەن وەکو گوتمان لە عێراقدا ئەمە بەڕاستی پێشەلکارێکی زەقی دەستورە کە بە هەزاران پێشەلکاری زەقی دەستوریش لە پرۆسەی سیاسی عێراقدا کراون بەڕاستی دەستور بەشک و خۆی جێبەجێ ناکرێت هیچ بەند و مادێک و خۆی جێبەجێ ناکرێت کە دەیان تێبینیشی لەسەر لە هەمان کاتدا بۆیە ئێمە لە ئۆپۆزیسیۆنی عێراقی داوا دەکەین کەوا گەلی عێراق مافی خۆی پێ بدرێت
کە ئەم جۆرە سیستەمە سیاسیە لە عراق گۆڕانکاری بەسەردا بێتە سیستەمێکی نیشتیمانی لە ڕێگەی دەستورێکەوە شاینی بله بله برس احمد عراق هم سیستم اداره کردن تحقیق کردن جمالکی جکوماری و سیستم پارلمانی راش بیاویه دیدناتا کشه اوا کو پست وکالت آن فرمیته نبره ببرن آن پرزگیره کا سرکی اوا تگهشتن نینه جوات که اداره کردن عراق پشتی 2000 لگور دستوری و لگور توافق و توازن و هفسنگی و شراکت که راستقینه بونمونه چارچوبه هفبندی زورینات ناو پارلمانی دا دیدناتا ابخوشیک به زورینه بو برجواندی اجتماعی بکارتینه آنین تایبەت ئەvە تا چەند مەترسیە سیرکە بۆ نمونە باسی دەکەم بۆ مامەڵەکردن مامەڵی هەریم لەگەڵیان مامەڵیان لەگەڵ هەرێمی کوردستان کاتێکەوە پێویستە بە هەرێمی کوردستانە لە پێکردنی حکوومەتدا لە ئەنجامدانی هەڵبژاردننی یاساکان سەردانی هەرێم دەکەن بەدەیان بەرپرسی باڵای لایەنە سیاسەکان سەردانی هەرێمی کوردستان و سەرۆک بارزانانی دەکەن بۆ ئەوەی کەوا بەڕاستی ڕێکەوتن بکەن بۆ ئەوەی کە چیان دەوێت بەڵام دوای ئەوەی کە حکوومەت پێک دێت هیچ شتێک جێبەجێ ناکەن بەڵێنەکانیان جێبەجێ ناکەن واتە لەسەر ئەو شتێک کە ڕێک دەکەون جێبەجێ ناکەن لەگەڵ هاوبەشەکانیان لە پرۆسی سیاسی عراقیدا بۆیە ئەم بابەتانە ڕوو دەدەن دەستور پێشێل دەکەن بەڵێنەکان جێبەجێ ناکەن بێگومان ئەمە شکستی سیاسیە بەڵام بەداخەوە فاکتەری نێودەوڵەتی بە تایبەت و لە دەگرتوەکانی ئەمریکا و هاوپەیمانەکەی ئێران لە ناوچەکەدا بەڕاستی ئەمانە هۆکارن بۆ ئەم پرۆسە سیاسی کە لە عراقدا هەیە ئێمە پێمان گوتون بە بەرپرسانی سیاسی ئەمریکا کە ناکرێت بەم شێوازە مامەڵە لەگەڵ عراقداکەن پێویستە گۆڕانکاری لە موچاوی سیاسەنی کە لە عراقدا بکرێت گەلی عراق بە تەواوی پێکاتەکانەوە عرب و کرد پێویستە بە شێوەیەکی ئاشتیانە بژبەیەکەوە بژیم خاوەنی ئیدارەیەک بن کە بتوانن عراق بەڕێو بن لە ڕێگەی توانەکانی عراقەوە کە توانێکی زۆری هەیە بودجێکی زۆری هەیە بۆیە دەیڵێمەوە هەموو ئەمانە هۆکاری چیە هۆکاریەوەی ئەم چینە سیاسی لە عراقدا تەنها گرنگی بە بەرژەوەنەکەی خۆیان دەدەن هیچی تر نا بله برس احمد ابیات بەردەفکە پەیمانی ئۆپۆزیسیۆنە نیشتیمانی یا عێراقی لە واشنگتن سپاس برس احمد سپاس بۆیەوە